بە ئەزانی چۆنە ئەم شتە ئێمە بدوولانی لێ ببینین بە بڕوای من لایەنێکی ئەمەی کە ئامانجی دەوڵەتی ئیسرائیلی و دەسەڵاتی نەتەنیاهۆ و ئەو فاشیزمەیە کە بەڕێخچۆ لە بەرامبەر خەڵکی فەڵەستینی و بۆ خۆتان نەزانن بە هەزاران هەزار مناڵی بێتاون بۆی شل کراوە بۆ لەبەرەوەی حیزبێکی ڕاستی ئەو پەری ئیفراطی لەسەر حکومە لە بۆ خۆتان زانن حکوومەتێکی ئیتلافی بە تایبەتی بە زۆرین دەنگی ناسیۆنالیستەکانی ئێوە کە لەم دوایانە هاتوون سەر حکوم ئەمە ئەوە بکات لەلایەک ئێوە بڵێ دوو شتت بپێکی یەکێم بڵێ زەمینەی ئەم جۆرە لە فاشیزم لە ئیسرائیل هەیەەوە توانن بێن ئەوان شتابی لە خۆیان بکەن لەلایەک لایکی کەشەوە بێ بڵێ ئەوەی کە لە دژی ئەو فاشیزمە وەستێتەوە ئەمە دژە یەهودی بوونە ئەنتیسمیتیسکە بەڵام لە ڕاستیە ئەوە درویەکی زۆر ڕۆشن و وازەح وەکو خۆر بە بەرچاوی خەڵکەوەیە سەیری کە دووشت هەیە زۆر زۆر جیاوازە ئەو شتەی ئەم کاری کردو لە نێو ئەمستەردامە خەڵکی یهودی نەبووە بەمانای خەڵکیکی سادە یهودی ئیسرائیلیەک تۆ ناتوانانی بڵێ ئیسرائیلیەک هات ئەمەی کرد ئەوەی کردو گروپایەکی منەظەمی فاشیستی ڕاسیستی سەر بە باڵی نەتەنیاهۆ و دەسەڵاتی ئینسان کوژی ئەوە